هەڤاڵ مامجەلال خاوەنی چەند ناوێکی جیاوازە کە هەریەکیان لە قۆناغێکدا بەکاری هێناوە و پێی ناسراوە. لەو میانەیەشدا ناوەکەی ئەرکێکی لە ئەستۆ گرتووە لە پێناو بەرژەوەندی گشتی و بەدەسێنانی مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ناوی مامجەلال لە سەرەتادا تەنیا لە ناو بنەماڵەکەی و لە دەروی قوتابخانە لەلایەن کەسە نزیکەکانیەوە بە مامجەلال بانگەکرا. ئەویش وەک خۆشەویستێکی بنەماڵەکەی بۆ مامی باوکی کە ناوی جەلال بوو و وەفاتی کردووە، بەڵام دواتر ئەبێتە ناوێک کە هەموو کوردستانیان و عەرەب و فارس و هەندێک نەتەوەی دیکەش بۆ هەتایە بەو ناوەوە ناوی ببەن و باسی بکەن. ناوی ئاگر هەڵبەتە خولەی بۆ نووسین و خستنە ڕووی دید و بۆچوونەکانی و گەیاندنیان بە دەرەوەی دەوروبەرەکەی لە کۆیە پاڵی پێوە دەنێت بۆ ناودنیای ڕۆژنامەگەری و میدیا. یەکەم وێزگەی لەو کایەدا ڕۆژنامەی ڕزگاریە کە بە نهێنی دەرکرا و تێیدا وتاری کورتی بە ناوی خواستراوی ئاگرەوە بڵاوە کردەوە، هەر بۆیە لەو قۆناغەدا هەڵگری ناوی ئاگر بووە. ناوی پیرۆت نازناوی پیرۆت ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1958-1959 ئەو کاتەی کە وتارەکانی بە زمانی عەرەبی لە ڕۆژنامەی خەبات و گۆڤاری تەحریدا لەژێر ئەو ناوەدا بڵاوە کردەوە. ئەم دوو ناوە ئاگر و پیرۆت بۆ ئەو قۆناغن کە تێیدا لە باڵکاری بەرپرسیارەتی حیزبیدا بەشداری لە کایی ڕاگەاندنی کوردیدا کردووە و وەک نووسەر و ڕۆژنامەنووس ئەو دوو ناوەی بەکارهێناوە. ناوی ئەبوو شەلال ئەبوو شەلال ئەو ناوەیە کە لە ناو هێزە عەرەبی عێراقیەکان و سیاسەتمەدار و ئەدیب و بەشێک لە دەوڵەتمەدارانی جیهانی عەرەبی نازناوی مامجەلال بووە. ناوەکە لەوە هاتووە کوڕی گەورەی مامجەلال باڤڵ بە ناوی تافگەکانی چەمی ڕەزانەوە ناونراوە، چونکە خەڵکی ناوچەی چەمی ڕەزان بە تافگەکانی ناوچەکەیان ئەڵێن باڤڵ یان باڤڵەکان. لەو نێوەندەشدا ناوی ئەبوو شەلال لە دنیای عەرەبیدا بە تایبەت لە قۆناغە سەختەکانی خەباتی کوردایەتیدا نازناوی مام بووە. دواتریش وەک یادەوەری ئەو ڕۆژانە بەشێک لە هەڤاڵ و دۆستەکانی هەر بەو ناوە بانگیانە کرد و پەیامیان بۆ دەنارد. ناوی سەرۆک تاڵەبانی دوای ئازادکردنی عێراق بە ئەندامی ئەنجومەنی حکومە هەڵبژێرا و لە مانگی نۆڤەمبەری 2003دا سەرۆکایەتی ئەو ئەنجومەنی کرد. لە نیسانی 2005 لە کۆی 248 دەنگی ئەندامانی کۆمەڵی نیشتیمانی عێراقی 227 دەنگی بەدەستێنا و بە هەڵبژاردنێکی ڕاستەوخۆ بە یەکەمین سەرۆکی هەڵبژێراوی عێراق هەڵبژێرا. لەوەش بەدواوە لە زمانی ڕسمی کوردستان و عێراق و گیانیشدا وەک سەرۆک تاڵەبانی ناوی دەهێنرا. نازناوی سەمام ئەمان ئەو توانە بێوێنەیە کە هەڤاڵ مامجەلال هەیبوو لە ڕێخستن و بەرقەرارکردنی ئاشتی و پێکەوە ژیانی برایانە لە عێراقی پڕکێشە و فرەپێک هاتەدا لەلایەن عەرەبەکانەوە ئەم نازناوی پێبەخشرا و بە سەمامی ئەمان ناو دەبرا. ناوی جەلال تاڵەبانی دۆست و دوژمنەکانی ئەم ناوەیان بەکارهێناوە. بۆ نمونە لە لێبوردنە کشتیەکانی دیکتاتۆری لە ناوچەی عێراق سەدام حوسێن کە هەمیشە ئەیگوت لێبوردنەکە هەموو عێراقیەکانەگرێتەوە جگە لە جەلال تاڵەبانی. لە هەمان کادا بە جەلال تاڵەبانی لە کۆڕی سیاسی و دەوڵەتمەدارەکانی هەموو جیهان ناو دەبرا. بۆ نمونە دەوترا جەلال تاڵەبانی جێگری سکرتێری گشتی سۆسیال ئینتەرناسیۆناڵ. ئەم کەسایەتیە مەزنە لەو هەموو کایە جیاوازانەدا وەک مۆم زیاتر لە 70 ساڵی تەمەنی خۆی سووتاند تاکو ڕێگای کاروانی خەباتی کوردایەتی ڕووناک بکاتەوە. لە گوندێکەوە کاروانی ژیانی دەست پێ کرد، دواتر لەسەر ئاستی گوی زەوی ناسرا، ناسینێک جیاواز لە سۆر کەسانی تر، ناو ناوبانگێکی جیهانی، سیاسەیەکی هۆشیار، دانا، حەکیم و کارامە، ئاشتی خواز و بەخشندە.